کاریگەری سیاسەت وای کردووە ڕۆشنبیران و چالاکوانانیش بکەونە ژێر ئاراستەکانیانەوە. پرسی دادگایکردنی شێروان شێروانی کە پرس و کەیسێکی یاساییە، سیاسەتی چاواشەکاری لە سنووری سلەیمانی کاریگەری لەسەرداناوە. بە جۆرێک لێرە گردبوونەوەی بۆ ئەنجام دەدرێت، وەک ئەوەی ئەوان بڕیاردەر بن نەک دادوەر. لەو بارەیەوە چاودێرێکی سیاسی باس لەو دابەشبوونەی ڕۆشنبیران و چالاکوانانیش دەکات کە چۆن دۆخی سیاسی لە کوردستان دابەشی کردوون و حزب دەتوانێت ئاراستەیان بکات. کێشەی گەورە ئەوەیە دابەشبوونێکی قوڵ و فراوان لە نێوان حزبەکانە هەیەوە، ڕۆشنبیران و نووسەران و چالاکانی بەناومەدەنیش هەمویان کەوتونەتە بەر ئەو بەرداشە، یعنی چ لێرە چ لەوێ. ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە، وای کردووە کە مزداقیەت و بێلایەنی لەدەست بن لە زۆربەی ڕۆشنبیران و چالاکانی کۆمەڵگەی مەدەنی. بۆیە دەبینی بۆ کەیسێک کە بەلایەنەوە مەبەستە زیاتر گەورەیەکەن زیاد لە حەجمی خۆی. جگەلەوەش میدیای ئاراستەکراو بە هەمان شێوەی پەیجەکانی تۆڕی کۆمەڵایەتی بەبێ بە دوواداچوونی میدیایی و زانیاری ڕاستی زانیاریەکان بابەتەکان زەق دەکەنەوە. بە گوتەی سەنتەری میترۆ ئاراستەی سیاسی بەسەر میدیاکانیشەوە زاڵە. ڕەنگە بەشێکی تایبەت بێ بەوەی کە ئیعلامەکان و بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دابەش بوون بەسەر لایەنە سیاسەکان، دوور و نزیک پەیوەندییان هەیە لەگەڵ لایەنە سیاسەکاندا. ئەمە ڕەنگە هۆکارە بێ بۆەوەی کە چ ئیعلامەکان میدیاکان میدیایکی ئاراستەکراو بن، چ ڕێکخراوەکان ڕێکخرا بن کە ئەجەندایەکی سیاسی لە پیشیان بۆیە نەتوانن ئازادانە بتوان لە هەموو ڕووداوەکانە دەنگی خۆیان نەبێمە هۆکارێک بێ. حاڵگەیشتووەتە ئەوەی لە سلەیمانی پەکەکە کە خۆی ئێستا بەشێکە لە مەینەتیەکانی سلەیمانی بەهۆی چالاکیەکانی ئەوانەوە لە فڕۆکەخانی سلێمانیوە گەشتەکان بۆ تورکیا ڕاگیراون کە چی هاتوون سەرکردایەتی گردبوونەوەی ناڕەزایەتی بکەن لە دژی کەیس و بابەتێک کە یاسا و دادگاکانی هەرێمی کوردستان بڕیاری یاسایی بۆ دەرکردووە. بارودۆخی سیاسی لە کوردستان هەڵوێستی ڕێکخراوەکان و چالاکوانانیشی دابەش کردووە. جاری وا هەیە بۆ پرسێک لە ناوچەیەک هەمووان بەگەرمی بۆی دێنە سەرخەت، بەڵام چەندین پرس و کێشەی گەورەش هەیە. هەر ئەو ڕێکخراو و چالاکوانانەی کە بەگەرمی لەسەر هەندێک پرس دێنە دەنگ لێی بێدەنگن. ئارام بەختیار، کوردستان 24، سلێمانی.